ئازاو بۆ من نابێ دەستم لە ئەو شوشتووە چونکە کوڕا هەژارم بۆیە منی نەویستووە بیستومە لە هەندێ شوێن بەخرا باس کردومە ئەو کارانەی تۆ کردت لە ڕابردووە لە دنیای دیش باسیەکەم قەتم لە بیر نەچووە بۆیە قەت مەڵی ڕۆی قەت مەڵی ڕابردووە ڕاستەگەر ڕابردوش بێ بەستۆ خۆت فرۆشتووە شەوکەتی بنەستاوە ئەم دانیشتە بۆ تووە ڕێبازی ئەمەڕیشە بەدڵ خۆشم ویستووە هەڵمە جوانی تەسویرکە منی ژاوەم ویستووە ڕاباردن بە کچی کچان ڕاباردن بە کچی خەڵکی قەرزێکەوە درێتەوە ئێستا و قسانەی من زۆربەی کوڕەگرێتەوە تەنها شتێکی ڕاستە و بەبیرتان دەهێنمەوە هەر کوڕێک پێی ناخۆش بێ دیارە خۆی دەگرتەوە ناموسی کچێ ببەی ناموست دەبەنەوە یادی شەوکەت مەتکە لی دەکەم مەوسڵاوە یادی ڕزگار سایلۆیە یادی ڕزگار سایلۆیە لە زەی برام داناوە ڕزگارم زۆر خۆش دەوێت هێندەی ژیانم ماوە بۆیە بەدڵ خۆشمەوێ زۆریش ڕێزم لێناوە ڕێ بازگە لێ مەرد ژیان بە تۆوە خۆشە هێلینم دڵدارەکەم ژیانم ناوێ بێتۆ من چی لەو ڕۆژگارەکەم ئای تۆمە بێ کەسم ناوێ پشت لەو دنیایە دەکەم چاوی تۆم هەبێ بەسمە تا پشت لە کچان بکەم خۆت ئەزانی بەبێ تۆ چۆن ژیان بەڕێ دەکەم شەوکەتی بنەستاوە ئەو سڵاوت لێ دەکەم ڕێبازی ئەمەڕیشە قوربانت بم برایەکەم ئای چێکەیفی بۆ دوانەنێ عازرم سەقەتی کەم بۆیە هەتا مردنێ چاکەیەوە باسەکەم شەر بێ من لە دنیای دیش چاکەی شەوکەت باز بکەم چون شەوکەت گەلێک پیاوە سوێن بە گۆڕی مامەکەم کەیوان دەبێ لەو بەندە نابێ قەت لە بیری کەم یادی مامۆستا ڕەمزۆ من چاوی ماز دەکەم لێرەوە بۆ ماڵێ وەسیەتێ بەڕێ دەکەم گەرات و ڕۆژێ مردم جەنازەم بە خاکەکەم نامەردێنە سەرگۆڕم مەوتکایەتان لێ دەکەم ڕەنجە و شەوکەتما بێ پشت لە دنیایێ دەکەم ڕێبازی ئەمەڕیشە بە خێراتی لێ دەکەم خوایە ژیان بۆ وایە سەرم سوورما بە ئەڵڵا هەر کەسم بە دڵ خۆشویست بانگم لێ کرد بوو برا یەکەم کەس بوو پێم وەڕی لە پشتم نەک ئاشکرا بۆیە ئیتر ئاوامە ژیانان چەندە برا شەر بێ بە کەس نەڵێم
ماجی کەس دەکەم برا تا دێنە مەعشەریش و هاوار دەکەم لای خوددا ڕێخەرم زۆر خۆشەوێ پیاوە سێن بە گەورە چونکە هیچ کەس وە خۆی نییە لە قسە و کرداریدا ڕێبازی عەمەڕیشە برای گەورەیە وەڵڵا دەی بەزێ دێشتم شەوان خەونایێتە چاو لەو ڕۆژەی شوت کردووە گشتەوێتە خۆپانیاو ئێستاش بە یادی جاران شێوەتم دێتە بەرچاو ڕەبی بە قوربانت بە مای چاوشینی برت خاو بەگولە لە سرم دەندەس هەڵناگرم لە کانیاو بە ئەڵڵا خۆشم دەوێی هاردەڵێم کانیاو کانیاو لە خزمەتی شەوکەتم قەتم لای خۆپانیاو ماشەڵا قشتە ئاڵا شازوانی نێو تیکتۆکە هەر پۆستێک ئاڵا بیکە هەزار کەس فۆلۆی دەکا بە خەندەی لێوەکانی دڵی گەنجان خۆش دەکا بەڵام یەک عەیبی هەیە یەک فۆلۆ قبوڵ ناکە ئاڵا بۆ ڤیدیۆیانەی دڵی گەنجان شێر دەکا لە جوانی عەلی نییە بە قورعان ڕەقەمیەکە گەر کەیوان هەرچەند بنووسێ ناتوانێ وەسفی بکە سڵاو لە مامە شەوکەت کەیوان گەعدەی بۆ دەکا لە خزمەتی دیارم وەخوایە بێ بەڵایکە هەڵمەجیان قوربانت بم بێ دیار خڵاسیکە